خۆشگورایان ڕێز و سڵاو لەسەر داوای ڕوودا و بڕیار هاتە سەر ئەوە کە لەسەر عنوانی زار و زمان چەند بەرنامەیەکمان هەبێ و قسەی زمان و زمانەوانی و ناساندن و ناسینەوەی چەند زمانەوانێک ئەمن لە خزمەتتانە بم. بیرمە کردەوە بۆ خۆم کە چۆن دەست پێ بکەم و لەکوێوە بۆ بچم. بیرەوەریەک هاتەوە بیرم کە ئەگەڕێتەوە بۆ 40 ساڵی پێش. ئەو دەم کە لە تاران لە پەخشانگای سروش لە خزمەت مامۆستاژار بووم و بڕیار هاتە سەر ئەوەی کە فەرهەنگێکی کوردی بە کوردی دانین. دیارە کاری سەرەکی و تەواوکەر کاری مامۆستاژار خۆی بوو، بەڵام منیش وەکو بەردەستێک لە خزمەتیا بووم بۆ زۆر وردەکاری تەکنیکی و ئەوانە. کار تقریباً چەند مانگێک چوە پێشەوە. مامۆستا وشەکانی یەک بە یەک دەنووسین، ئەوی کە مەدخەلە لێمایە بە کوردی بڵین. لێماکان هەرکام ئەگەر هەیبێ چەند هاواتایەک و ئەو جار شرۆڤەیەک و ئەگەریش بکرێ و دەست بدا شاهدێک، ڕستەیەک بیتێک لە شاعرێک لە نووسەرێک. وەڵا ئەوانە هاتە بەردەستی من دەبوو تەرتیبی ئەلفبێتەکەی بە ئیسڵاح ئەلفباییەکەی ڕێک بکەم و بڕوا بۆ پیچنی. ئەمن لاوێکی 22 ساڵان بووم ئەودەم. ئەوە وشەیەک، ئەوە دوان، ئەوە دا، ئەوە 20، ئەوە 50. ئەگەر ئەی خوێنمەوە نازانگانی چی. ئەگەر دانی دوان لە هاواتەکانی دێت دیسان لەوانش تێنادەم. شرۆڤەکەی خوێنمەوە بڕێک جار تێگەم، زۆربەی جار ئەوەش تێنادەم. وەڵا کار هەروە دەڕوا، منیش هەر لە خۆمەوە وەکو مایوسیەک ڕووی تێکردم کە ئەوە باشە من وەکو تقریباً ئەو خەڵکەوەم. کوردی ڕۆژهەڵات ئەوە تازە ئەو بزوتنەوەکە ڕوویدا بوو، تا پێشەوە خۆ ڕێگای ئەوە نەبوو کوردی خوێن و کوردی فێربین و تەنانەت تاقە کتێبێکی کوردی لە هیچ کتێبخانەیەکی کوردەواری هەر لە ماکۆوە تا ئیلام و تا سەلماس دەست نەدەکەوت. دەی هەموو خەڵکوەکو منن، ڕەنگە من لە هێندێکیشیان باشتر، کەوابێ ئەو فەرهەنگە کە من تێناگەم ئەی بۆ کێ دەنووسین. ئەوم لەگەڵ مامۆستاژار قسە کرد کە قوربان دەردەکە ئەوەیە چ بکەین؟ وتی یانی چی بکەین؟ کوردی فێربین. وتم دەی قوربانەوە قەرارە ئێمە سەرەتای کار بێت و بەوە کوردی فێری خەڵک بکەین. کاتێ لە هیچیکی تێنەگا چار چییە؟ فەرمووی دەی چار چییە؟ چار من جوزانم چییە؟ نانێشتووە زمانەکەمان فێربین و ئاوامان بەسەر هاتووە و ئێستاش چ بکەین؟ ئەمن بیرێکم کردەوە، بەبیری ئەو دەم بڵین منداڵانەی خۆم. وتم مامۆستا چۆنەکە فارسیەکەیشی لە پەنا بنووسین؟ هەر کە کوتم فارسی زۆر تووڕە بوو. کوتی نا بابەت چ خەبەرە بۆ دەبێ هەمیشە ئەوە فارسیەمان لە سەر کۆڵ بێ و نەخێر شتیوان ناکەین. وتم دیاخە قوربان تێ ناگەین. وەڵا دەی لە من داوا و ڕەجا و لە مامۆستاژار ئەویوا تووڕە بوو لێم هێندێک دڵی دامەوە کە باش دەبی و ئایش نییە و هەر چۆنێک بێ من هەر لەسەر قسەکەی خۆم ڕۆیشتم. تا گەیشتەوە ڕادەیە مامۆستا بیری کردەوە ئەوە نەکە دەستورێکە لەبانەوە هاتووە و فەرمانێکە کە دەسەڵات داویەوەوانە. وتی ماجد ناکات شتێکی وابێ پێم ناڵێ. سوێندم خوارد مامۆستایان هیچ وانییە و ئەوە هەر بیری خۆمە و من بۆ ئەوەی کە کارەکەمان زەحمەتەکەمان خێرێک و فایدەیەکی هەبێ بۆ کوردەکە بۆ بۆنەوە و عەرزم کردووە. دەنا وەڵا هیچ کەس پێی نەگوتوم و هەر قسەی خۆمە. بەڵێ ماوەیەکی پێچوو تا زۆر بەنابەدڵی لێ قبوڵ کردم، بەڵام چەند شەرتیشی دانا. کوتی من کارم بە فارسیەکەیەوە ناوێ، ئەو جار دەبێت لە پێشەکیشە ئاماژەیە بکەم بەوە کە بۆ کارە ڕازی نەبوو. قوربان هەر چۆن تۆ بفەرمی، بەڵام ئەگەر ئیزن دەی بە ئەوە بوێ.
وڵا بەشی بەرامبەری فارسیشمان لێ زیاد کرد هەمبانە و کار دوای 6 ساڵان چوە پێشەوە. ئەوەندا وەک بیرەوەریەک لە بیرم ماوە لەو 6 ساڵەدا شەو ڕۆژمان نەدەزانی. مامۆستا بۆ خۆی کاری وایە کرد کە بەڕاستی لە کەس نەدەهات بۆ ئەوەی کە چەند وشەی کرمانجی بدۆزێتەوە. چوو بوو فەرهەنگێکی ئەستەمبوڵی بە فارسی هێنابوو. ئەوانەی یەک بە یەک ئەستەمبوڵیەکەی دەردێنا کە لە فەرهەنگێکی چکۆلەی کرمانجی بە تورکی ئەستەمبوڵی بوو. یەک بە یەک لە ڕووی فارسیەکەی دەری دێنا و تا تاقەوشەیەک دەدۆزرایەوە بڕێ جار نیم ساعت زیاتری دەخایاند. هەرچۆنێک بوو هەمبانە پاش 6 ساڵان 6 ساڵ و چەند مانگ دەرهات. وەڵام ماوەیەکی پێچوو دەنگ نەبوو. ئەوە بزانین دەنگدانەوەی چۆنە لە نێو خەڵکداوانە. مامۆستا شەر دەیگوت دەزانم ئەو فارسیە ئاوای لێ کردووە و ئەوڕی کتێبەکەی بردووە تا کەم 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 تەمەشامان کرد لەم لا لەولا خەڵک پێشوازیان لێ کرد پێیان خۆش بوو. ئافەری موباری خەڵا ئێدی کەم کەم زۆری گرد و بوو بە لێشاو. بە تایبەت زۆربەی زۆری ئەوانەی کە کوردی ڕۆژهەڵات بوون ئەو بەشە فارسیە هەموو دەیان گوت کە گرێ کارەکەمان بەوە دەکرێتەوە. بڵێ دەردێکی گەورەیە. کەسێک زمانی دایکی خۆی نەزانێ و بە یارمەتی زمانێکی تر بێوێ بزانێ زمانەکەی خۆی چۆنە. بەڵام ئەگەر بوو گوتمان دەردە خۆ شتێکمان دروست نەکردووە. ئاخۆ دەرمانی چۆن دەبێ. من هەر لەو دەمیوە لەسەر ئەو بیر و بڕوا بووم ئێستاش لەگەڵی کە مادام زمانێک بێژگە زمانی دایکی خۆمان ئێستا فارسی بێ عەرەبی بێ یا تورکی بێ بمانەوێ و نەمانەوێ فێر بووین. دەی باشە عیبی چییە من بە یارمەتی ئەو زمانە بتوانم زمانەکەی خۆم باشتر تێبگەم، بتوانم لە زمانەکەی خۆم جوانتر سرم دەرچێ و چاوم باشتر بکرێتەوە. ئەوە کوێنێ خراپە. ساڵ هات و ساڵ چوو گەیشتە ئەوەی کە من لە پەخشانگای سروش هاتمە دەرەوە و دەستم لەوێ بەردا و چەند ساڵان بوو مامۆستا فەوتی کردبوو بەڕەحمەت چوو بوو. گەڕامەوە بۆ سنە و لە ساڵی تەقریبەن ئەگەر بە زاینی بڵێم 98 و 99دا پرۆپۆزاڵێک پێشنیارێکمدا بە زانستگای کوردستان بۆ فەرهەنگێکی فارسی بە کوردی. ئەو جاریش دیسان زۆرێک لێم هاتنە دەنگ کە بۆچی بە فارسی بە کوردیەوە دەست پێ دەکەی. ئەمە ئیدی تۆ خزمەت بە زمانی فارسیەکەی ئەوە کەی کارە بۆ کوردی و بەوانە. من بە وردی چەند جار هەروە لە کۆڕ و دانیشتنی چەند کەسی و خۆمانەدا ئەوم باس کردووە و توانی ومە قسەکە بسێلمێنم. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە یەکەم جارە کە بتوانم ئەوە ڕاگەینم کە مەبەستم لەوە چ بووە، چم لە بەرچاو بووە کە فەرهەنگی فارسی کوردیم هەڵبژارد بۆ یەکەم کار. ئەویش فەرهەنگێکی گەورەی سێبەرگی تقریباً دەوری 3000 لاپەڕە. دەزانین فەرهەنگی دوو زمانە لە هەموو دنیادا حکایەتی ئەوەیە کە وەکو وێنەیەک مەسەلەن کابرا قوتابیەکی عەرەبە، عەرەبی فێر بووە هەر لە زمانی دایکیەوە، لە زمانی بنەماڵەیەوە، لە کۆڵان و کوچەکەیەوە عەرەبی فێر بووە و ئەو جار بەو عەرەبیە ڕاهاتوە ئێستا دەیەوێت مەسەلەن ئینگلیزی فێر بێ. مبارەکە. ئەوە دوودانە فەرهەنگی پێویستە. فەرهەنگێکی عەرەبی بە ئینگلیزی، ئەو جار فەرهەنگێکی ئینگلیزی بە عەرەبی. ئەو دوانێ بۆ چییە؟ ڕستەیەکی ئینگلیزی پێدەدرێ، دەڵێن بابە ئەو ڕستە بکەوە عەرەبی. ئەوە دەیخوێنێتەوە دیارە چوارچێوەکەی ئسکلێتەکەی ئەوەندەیان پێ گوتووە کە ئەوە
ناو لەکوێ دەبێ و ئاوەڵ ناو لەکوێ دەبێ و ئەو پیتی ئیزافەکان لەکوێ دەنیشنەوەوانە. بەڵام وشەکان ئیدی بۆ ئەوە کە بزانێ ئەو وشەیانی چی نووسراوە بۆک. دەبێ ئەو بۆکە لەکوێ فێربێ لەکوێ دەریبێنێ فەرهەنگێکی ئینگلیزی بە عەرەبی دێنێ لە بیا بۆک ئەدۆزێتەوە ئەوە لە بەرامبەری و نووسراوە کتاب مبارەکە ئەو فێر. یعنی فەرهەنگی ئینگلیزی بە عەرەبی بۆ ئەو قوتابیە ئەوەیە کارەکەی کە لە ڕووی ئەو کتابەکە خۆی ئەزانێ بۆکەکە پەیداکە لە ئینگلیزی بە عەرەبیەکەدا و بەم شێوە بزانێ کە بۆک بەرامبەرە لەگەڵ کتابەکەی زمانی خۆیە. بۆ ئێمەوە نییە فەرهەنگی دوو زمانەی فارسی بە کوردی بۆ ئێمە ئەوە نییە. ئێمە زۆر وشەی فارسی دەزانین. ئێمە ینی کوردی ڕۆژهەڵات فێری بووین پێیان خوێندوین. ئێستا تۆ بتوانی بۆ هەر لێمایەک بۆ هەر مەدخەلێک یا سەرواژەیەک کە فارسیە یان کەمتر لە نیمە بەڕاستی عەرەبیە بتوانی وەکو فایلێکی لێک بکەی کە لە ئەو فایلەدا زۆرێک بەرامبەری کوردی کۆ بکەیەوە شاهد دانەی ڕستەی بۆ بێنی. بۆچی؟ بۆ ئەوە کە ئەگەر ویستی بە کوردی شتێک بنووسێ دیارە بە کوردیەکە نازانێ بەڵام فارسیەکە دەزانێ. وشە فارسیەکە ئەبینێتەوە ئەمجار لە ڕووی فارسیەکە کوردیەکانە دۆزێتەوە کە هەر چەندانەیەک بێ. سەرانسەری ئەو فەرهەنگە سێبەرگی فارسی کوردیەی زانستگای کوردستان کارەکەی ئەمەیە. بەڕاستی ئەوەیە ینی بیرۆکەکە ئەوەیە کە بە یارمەتی زمانی فارسی کە بمانێ و نەمانەوێ فێری بووین ئەمجار زمانە کوردیەکەی خۆمان بزانین بۆ ئەو وشە چەند وشەی بەرامبەری هەیە بۆ ئەو وشە چی گوتووە چی تێیایە بە یارمەتی فارسیەکە کوردیەکە بزانین. ئەوە دوو جار عەرزم کرد کە بمانەوێ نەمانەوێ فارسی فێر بووین. من بەختێکی گەورە بۆ خۆم بەوە دەزانم کە هێندێک فارسی فێر بووم. فارسی زمانێکی بەڕاستی جوانە بەڕاستی بەقەوەتە. هەر ئەوەندەیە کە لە خەیام و حافظ بتوانم بخوێنمەوە سعدی بتوانم تێبگەم بەلامەوە بەختێکی یەکجار بەرزە. بەڵام هیچ چێک جێگای زمانی دایکی ناگرێتەوە بە هیچ شێوەیەک ئەو هەستە ئەو ئەحساسە کە تۆ لەگەڵ زمانی دایکی خۆتەتە بەو زمانە دایکت بابت براکانت خوشکت بەگشتدا چوون بەسەریان کردوویەوە لەگەڵت قسەیان کردووە لەگەڵیان ژیاوی پێ ڕاهاتووی هەست و نەستی منداڵیت و تازەلاویت و ژیانت لەگەڵ ئەو زمانە بووە. هیچ زمانێک جێگەی ناگرێتەوە. زمانی فارسی کە پێم یەکێک لە جوانترین زمانەکانە هیچ نایەتە قیاس لەگەڵ زمانی دایکیمە. ئەو دوانە با تێکەڵ نەکەین. من مرازم ئەوە نییە کە بڵم زمانی فارسی خراپن. ئەستەغفر الله نەوەڵڵا زمانی فارسی بەڕاستی زمانێکی جوانە زمانێکی زۆر شیرینە و زۆر زمانەوانی باشی تێدا شاعری باشی تێدا. بەڵام نەدەبوو من زمانی خۆشم بزانم و ئەویشە بزانم. پرسیارەکە ئەوەیە. ئەمجار هاتینە سەر ئەوەی کە ئێمە فەرهەنگە فارسی کوردیەکە ئەو سێبەرگیە بەو شێوەیە کە عەرزم کردن ئێمە کۆمانکردنەوە لە زانستگای کوردستان بە یارمەتی دەوری 250 قوتابی و خوێندکار و مامۆستا و دۆستان لە دەرەوەی زانستگاوانە ماوەی 7 ساڵان خەریک بووین و تا ئەو فەرهەنگە دەرهات. پێشوازی ئەو خەڵکە لە فەرهەنگەکە و لەسەر ڕاچاک بوونەوەی و ئەو جار دڵدانەوەیەکی زۆر بۆ کارەکە و چاویشم لێبوو تەنانەت لە باشووریشدا زۆر پێشوازی لێکراوە. زۆرێک لەوانە کە دەیانەویست وشە فارسیەکان هێندێک لە ئێران بوون فێربوون بۆ کوردیەکانی کە لە هەر ناوچەیەکە لەم لالەولا لە باکوور لە باشوور چۆنی پێدەڵێن وشەکان بەرامبەر بدۆزنەوە زۆر پێشوازی لێکرا. هەر ئەو پێشوازیە دەری خست بۆ من کە پێکاومانە کە شتێکی دروست بۆی چوین. بەڵام ئەوەی کە بۆ تەواوکردنی باسی
فەرهەنگی سێبەرگی پێویستە عەرزی بکەم ئەوەیە کە ئەو فەرهەنگە فارسی بە کوردیە لە هیچ فەرهەنگێکی دوو زمانەیتر ناچێ. یعنی شێوازەکەی، شێوازی داڕشتنی، شێوازی دانانی وشەکان بەرامبەر هێنانەوەی هیچیان هیچ لە فەرهەنگی دوو زمانەیتر ناکە. بۆچی؟ بۆ ئەوەکە هەر فەرهەنگی دوو زمانەیتر وەک لە سەرەتادا عەرزم کردن بۆ شێوازێکی تری زمان خوێندن و زمان فێربوونە. کابرا زمانەکەی خۆی دەزانێ دەست دەبا بۆ فەرهەنگێک زمانەکەی خۆی بەو زمانی بە زمانی تر یا زمانی تر بە زمانەکەی خۆی کە بە یارمەتی زمانەکەی خۆی ئەو زمانەکەی تر فێر بێ. لێرا ڕاست پێچەوانەیە من بە یارمەتی زمانەکەی تر بێژگە زمانی دایکیم ئەو فەرهەنگە دەست بۆ دەبم کە زمانەکەی خۆم فێر بم. ئەو کارە. ئەمجار لێ بڕاین فەرهەنگێکی گەورەتری کوردی بە کوردی دانین. دیسان من هەر لە سەر ئەو بیرە بووم کە دەبێ بەشێکی فارسیش تا خەوشەیەک بەرامبەرێکی چکۆلەی فارسیش بووە هەر بۆی دانین. لەسەر هەر ئەو بیرە کە بۆ هەمبانە لە خزمەت ماوەساژار عەرزم کرد. فەرهەنگێکی چواربەرگی کارمان کرد، ئەویش دەوری 10 ساڵێک پێوە خەریک بووین. ئەو فەرهەنگەش دەرهات و دیارە زۆر پێشوازی لێکرا. یەکەم فەرهەنگی کوردی بوو کە باری ڕێزمانی تێدا بوو، بواری بەکارچوونی تێدا بوو، بواری زانستیەکانی دەرخرا بوو. کام وشە مانای ڕاستەقینەی، مانای سەرەکی، مانای مەجازی، مانای کنایی، هەموو ئەوانەی تێدا دەستشان کراوە. یەک بە یەکی چاوگەکان مەستەرەکان واتە ئەوانە سەرفی فعلی کراون. یعنی فەرهەنگێکی زانستیە وەکو فەرهەنگە زانستیەکانی ئەوڕۆ. ئەمە دیارە زۆر جێگای دڵخۆشی بوو بۆ من کە لە خزمەت دۆستان و برادەرانمە توانیمان کارێکی وا بەرهەم بێنین. بەڵام دیسان لەسەر ئەو بەشە فارسیە هێندێک گلە و گازندەیان دەکرد کە کاکە تۆ فارسیە کەی لە کۆڵمان دەکەیەوە. برام خۆشکم، دیسانەکە عەرز دەکەم ئەو فەرهەنگە تۆ ئەگەر فارسیەکەی نەبینی فەرهەنگێکی کوردی بە کوردی تەواوە، هیچ کەم و کوڕیەکی نییە لەو بارەوە، هیچی نەبەسراوە بە فارسیەکەوە. بەڵام خوای زانێ ئێستش دیسان زۆر دەبینم کەسانێکە بە یارمەتی فارسیەکەیە کە کوردیەکە تێئەگەن. یەک تاقە وشەی فارسی توانیویە هەموو ئەو کوردیانە بۆی دەربخە. بە تایبەت وشە هەیە کە چەند مانای هەیە، بە تایبەت وشە هەیە کە چەند باری ڕێزمانی هەیە. ئەوانە دیارە ئەگەر فارسیەکەت دانا لە بەرامبەریەوە بە وردی تێگاکە ئەو باشیە چۆنە، ئەو بەشیە بەرەو چبارێک هاتووە. ئێستا کە لە خزمەتتاندام زۆر ماوەیەک دەبیری ئەوەدا بووم کە چۆن دەبێت وا بکەین وامان بۆ بڕەخسێ کە بتوانین فەرهەنگێکی وا سەربەخۆمان هەبێ کە ئیدی زمانی عەرەبی یا تورکی یا فارسی تێدا نەهاتبێ. ئەوەش عەرزکەم کە ئەگەر کوتمان لە ڕۆژهەڵات فارسی دیارە لە باکوور بۆ تورکی تەنانەت ئەوان یەکجار دەردەکەیان گرانتر و کاریترە لە ئێمەی ڕۆژهەڵاتی. تۆ ئەچیە کوردستانی بەردەستی تورکیا تۆشاکەی خەڵکەکە نیوە بە نیوە زیاتریش وشەکانیان تورکیە. ئەو جار تۆ نابێ گازندەیان لێ بکەی. ئەمە نەخۆشیە کە بەسەڵات بەسەریا هێناوین. تۆ ئەگەر گەیشتیە نەخۆشیە کە خەریکە قسەی هاتەران پاتەران دەکات دیارە تەوی لێ هاتووە، جنی پێ نادەی، بیرەکەیتەوە چۆنی عەلاجکەی. ئێستش باسەکە لەبارەی ئەو حکایەتی زمانی دایکیمان کە چۆن لە ڕۆژهەڵات بەسراوە بە فارسیەوە، لە باکوور بە تورکیەوە، لە ڕۆژاوا و لە باشوور بە عەرەبیەوە. باشوور دیارە ئەوە 30 و چەند ساڵێکە حکایەتەکە زۆر فەرقی کردووە، زۆر
بەلایەکی تردا چووە. بەڵام هەرچۆنێک بێ ئەمە ڕاستیدا حکایەتەکەیە، یعنی ڕاستی ڕوودا ئەوەیە تۆ بۆ ئەوەی کە بتوانی کارەکە دەرمان بکەی بجنێودان و بە حاشاکردن شتێکت لە پێش ناچێ، بەڵکە قسە ئەوەیە کە چۆن بکەم بتوانم ئەو دەردە دەرمان بێ. دەرمانی دەردەکە بیرکردنەوەیەکی خوڵی دەوێ، لە خۆبوردنێکی باشی دەوێ، دڵسۆزی دەوێ. دەنا جنێودان و قسەی ڕق و ناخۆشکردن لە خۆی ئاسانتر نییە، دیارە هیچیشمان بۆ ناکە. چەند ساڵە؟ تقریباً 6 ساڵە 7 ساڵە بیرێکم بۆ هات، بیرم کردەوە لەوە کە تۆ بڵێ ڕێگایەک هەبێت، ڕێچارێک هەبێت کە بتوانین فەرهەنگێکی سەربەخۆی کوردی بە کوردیمان بێ، بەڵام ئەو گرفتەشمان بۆ تەواو بکە، ئیدی گرفتیشی نەمێنێ و بتوانین کارەکەمان جوان هەر بە کوردیەکەی خۆمان بەرینە پێشەوە. ڕێگایەکە هاتە بیرمە و بیرۆکەیەکم بۆ پەیدا بوو کە لە بەرنامەیەدا هاتووە ڕستانیەکەم. هەر خۆش و سەلامەت و سەربەرزە.